کاسبکارانی خۆشەویست بیسەرانی بەڕێز زەو کاتتان باش خوا بازارتان بە ئەم جارە هیچێک لەو بابەتانەی دیکە کە گفتوگوی لەسەرەکەین بابەتی بازاری خانوبەرەیە. ئێمە ماندوو نابین لە وتنی ئەم قسەیە کە زۆر گرنگەوی شەوەیە لە دوای کەرتی نەوت دووەم چالاکترین کەرت لە کوردستان لە کەرتی خانوبەرە. ئێستا کەرتی نەوتیش نەماوە، کەرتی خانوبەرە بۆ بە سەرەکی ترین، بەڵام ئەویش دیسانەوە بە کۆمەڵێک فاکتەر و هۆکار هەڵبەز و دابەزی زۆر بەخۆیە بینەوە. ماوەیە کە ڕەنگە سستیش بوو بێت، ئاسی سست بوون لەگەڵ کاک میران سەفینی گەنجشی خوێنەوار و ئاگادار و شارەزا لەم بابەتە. زۆر بابەتی دیکەشەیە کە پەیوەندیدارە بازاری خانوبەرەوە گفتوگۆکەین. کاک میران زۆر بەخێر بێ، وەزعت چۆنە؟ تۆ زۆربەی کات کە قسە لەگەڵەکەم زۆر گەشببینی، ئەم جارەشە گەشببینی یا بەس پێکەنینەکەی وماوە؟ نەوەڵا لەخوای بەزیادبی مۆزوعی گەشببینی و گەشببین نەبوون ڕژبینی هیچ لە ئینسان زەرری خۆیتی ئەگەر ڕژبین بیتن، بەڵام ئەگەر گەشببین بی هەر باشەش لە بۆ دێتن. ئەوەی ئێستا لە بازاری خانوبەرەشەیە بە دڵنیایی و گەشببینم لەبەرەوەی ئێستا بازاری خانوبەرە لە پاش 2045 کە داعش هات کە بازار شکا لەو شکانی ئەو کاتی و تا ئێستا هەر 120 بەڵێ هەر 120 بەسەکەت تۆ دێتە خوار هەر شەڕی ئەو 120 ینی بازار شکان نییە ئەوەی کە خەڵک باسی دەکاتن بە 120 و 115 ناکە بازار شکان و جێی ترسیش نییە و تەوقعیش ناکەم لەوەی بازار زیاتر بشێتن لەبەرەوەی چەند فاکتەرێکە مۆزوعی بازارشکان و مۆزوعی هاتنە خوار و بەرزبوونەوەی نرخ کاریگەری خۆی هەیە، بەڵام ئەو کاریگەرانی کە هەیە سوپاس بەخۆ تا ئێستا کاریگەری کە بۆ ڕادێن نەبووە کە بڵێن بازارشکای خەڵک تووشی زەرمەندی گەورە بووە. چەند فاکتەرێکی ئینشاڵە پێی توانە قسەی لەسەر دەکەن. کاک میران، بازاری خانوبەرە زۆر شتی ئابووری هەیە، زۆر پەیوەندیدارە بە کەش و هەواوە. بۆ نمونە لەو کاتێک کە دنیا گەرمە خواستە سەر هەنێک زۆر خواردن کەمە بێتەوە، هەنێک شوێنی گەشتیاری هەیە خەڵک بۆی ناچێ بە پێچەوانەوە گە دنیا زۆر سارد دەبێت هەنێک خواردن خواستە سەری زیاتەوە. ئێستا ڕەمەزانە، لە کاتی ڕەمەزانە لە چوو وەرزێکە بۆ نمونە خواستە سەر بازاری خانوبەرە هەیە کەمە زۆرە، ئەگەر هۆکارێکی دیاریکراونەبێت بە تایبەت کە ئێستا ڕەمەزانە ئێوە بازارتان چۆنە؟ بڵێ کاک محەممەد مۆزوعی بازار بەپێی وەرزەکانیان بەپێی مانگەکان گەرتەمەشاپی بۆنەکان بەڵێ بەپێی بۆنەکان سەر ساڵان عادەتەن لە 2012 تا دەیەک بازار بە شێوەشی گشتی لە مۆزوعی کری ڕادەوەستێتن شەریکاتە خەڵکە هەموو کردن و فرۆشتنە بڵێ هەتا کردن و فرۆشتنش لەبەری تاپۆ و داوایرەکانی حکوومەتیش ئیشان ڕدەگرن کەواتە کردن و فرۆشتن لەو ماوەی ڕادەوەستی ناکە بازارشکان زۆر جاری وهەیە بەداخۆ ینی کەسەکی بە حساب کۆمپانیای عقاراتی هەیە دێ لە سەر ساڵان لێ دوان دەدە لە بازار خراپە بازار خراپەکە هۆکارەکەی زۆر ئاساییە هەموو سەر ساڵان لە تاریخ تەمەشا بکە سەر ساڵان بازار ڕادەوەستی تاپۆنی ینی ئەوە یەک کرێژ ڕادەوەستی لەبەری شەریکات ئەوانەی کە ئیشی داواکاری کریانی ئەوانیش ڕادەوەستن سەر ساڵە لە نەورۆزان هەفتەك پێش نەورۆزی هەتا دەڕۆژ دوای نەورۆز لەو فترێش دیسانەکە بازاری کردن و فرۆشتن و کرێش ڕادەوەستی نەخەڵک لەو کاتە ماڵی خۆی دەگواستۆیان شوقی بەکردەگی نەخەڵک کردن و فرۆشتن دەکاتن لەبەرەوەی خەڵکی پارەدار کە کردن و فرۆشتن دەکات 180 سەفەر دەکاتن سەفەریش نەکانی پشوو دەداتن و کاتی ئەو شتە نییە لە کاتی زۆر گەرما دەبیتن زۆر گەرم دەبیتن دیسان خەڵک تۆزە وەرز دەبی بێتاقەت دەبی ڕەنگە ئەو خڵق و زاوخەنێ بێتە دەری لە کاتی بارانی زۆر خەڵک لەوانە ڕۆژێک دوو ڕۆژ نێتە دەرێ ناکرێت و ئەو ڕۆژانە باسکەی وەڵاوە سێ ڕۆژان هەفتەکە بازار نییە بەڵام باقیدی کاتەکانیت کە بە شێواشی گشتی بازار وەکو نۆرمەلی خۆی دێ و دەڕوا دەکرێت دەفرۆشێ باشە ئێستا کە ڕەمەزانە چۆن ڕەمەزانان دیسان دوو شتەیە کاک محەممەد ئەو شەریکاتانێک کە ئیستثمار دەکەن ئینڤێست دەکەن بە پارەی خەڵکو دادەنشت کردن فرۆشتن دەکەن ئەوانە هیچ کاریگەریی ناکە بەڵکو باشترە لەبەرچ بە تایبەت ئێستا وەکو کۆمپانیای خۆمان ئیشیمە لەگەر خەڵکی پارەدارە کە ئینڤێست بە پارەکە دەکەن کردن و فرۆشتن دەکەین و بابەتی ئیدارەت و ئەملاکشمان هەیە کە مەسەڵەن خەڵکێک مڵکەچی هەیە کرێدانەکە ئەمە بەخۆم بۆی دەکەن ناگەڕین هەر سەح مڵک هیچ تەداخلیش بکەوی لێرە ڕەمەزانان کات زیاترە لەبەرچ هەموو کەسێک ڕەمەزانە دەوامی هەیە ئیشی هەیە 3 ساعت 4 ساعت پێشەوەی داوامی خلاصبی دەگەڕێتەوە ماڵ مەسەلەن بڕۆ شەوەکی درێژە کاتەکی زۆرە ئەمە ئێستاکە ئۆفیسەکانی خۆمان شەوان دەکەینەوە زۆر کۆمپانیت کەشێ شەوان دەیکاتەوە بەڵام لە قیمەی بازار خۆشی کۆمپانیا عقارەتە بۆ گوتیتی بازارم نییە باشە بەڵام ئێستا کە ڕەمەزانە کات شەوان کا درێژە هەر ئۆفیسێک عقارات بکاتەوە لەگەڵ خەڵکی پارەدار ئیش بکاتن بێگومان بازاری هەیە و دەشتوانانی ئیش بکات ئەم ڕەمەزانە بازار چۆنە ئەم ڕەمەزانی ئەم ساڵە بەراورد بە ڕەمەزانی پار دەتوانین بڵێن ڕەمەزانی ئەو ساڵ ڕەمەزانی پار باشترە لە هەندێک
لە مۆزوعی کڕین لەبەرەوەی ئەو ساڵ ئەگەر تەمەشا بکەیت بە شێوازێکی گشتی ئەو 125 کە بازار دابەزی بە کۆی ساڵی 2023 باز دەکەم کە 125 دابازیە ئێستا فترە کە لەبەرەوەی هەبوونی موچە دێ و نایە و بە حساب موچە زیاد دەبی ئەوانە تۆزە ینی مۆزوعەکەش نەفسیە خەڵکەشی زۆر هەیە ئێستا لە دوو مڵکی هەرزان دەگەڕێ ساڵێک زیاتر مڵکی هەرزان زۆرە لە بازاڕی ئێستا لە هەندێک شوێن لەو پرۆژانەی کە تەواو بووە کە خەڵکی تێدایە کرێتی تێدایە ئەو پرۆژانە دەتانین یان ئێستا بە داتا بدەینێ کە 105 لە بۆ دا لە خلالی 3 مانگ ڕابردوو بەسەکەتەوە نرخە بۆ نمونە ئێستا پرۆژەی MRF وی ئەڤینی کواترۆ ئیمپایر بە شێوازێکی گشتی ئەو پرۆژیان لاتوە ئەوانە تقریبا لە فرۆشتن 105 لە بۆ دەست نرخی بەسەکەتەوە لەو پرۆژان لەو شوقانەی کە پێش ئێستا کە سعریان دابەزی مەسەن شوقەک بە 100,000 دلار بوو کە دەکاتە دەفتەر هات بووە 8 دەفتەر ئێستا گەیشتەوە 8.5 بۆ 9 دەفتەر یعنی 5 بۆ 10 و نرخی بەسە دەکەوتەوە لەبەری خەڵکە کێ پارەی هەیە مڵکیش هەرزانە لەوە زیاتر دانەبەزی ینی ئەو هەموو کێشەی هەبوو دانەبەزی بازار دابەزی لەوە زیاتر خلاص دانەبەزی یان ئێستا مڵک لە سعری کولفەی کەمترە ئەوانە بە کاشەی کڕنیان یعنی بە تەواوی بن پارەکەی بن بەڵێ پارەکە بە کاش ئەو مڵکانێک کە کاشە تەواو بووە خەڵک ترسی لینێ لەبەری دەکڕی و یان لە ناوی دادنیشی یان بە کرێ دەداتن داهاتە چی دەداتێ لەبەر چش بازار باشترە لە چاو ساڵی پاری کرێ دانەبەزێ کاک محەممەد ئەوە لە ڕووی ئابووری ئەگەر تەمەشا بکەین کە مەسەنم گەشتبینم و دڵم خۆشە دەزانم بازارەوەی زیاتر ناشێت لە بڕۆی لە تۆپی مەشاکل ئێستاگە لە کوردستان و عێراق تەمەشا بکەین بەڵام کرێ دانەبازیە دابەزینی کرێ پەڕێژەی زۆر کەمە 5 بۆ 10 ناکە کرێ دابەزین مەسەنە شوقەک بە 500 دلار بوویتە 450 دلار زۆر بابتە 400 دلار بەڵام ناکە دابەزین ئەکە تەمەشا بۆ ناکەدابەزین ساڵی 5 لێ بۆتەوە کاک محەممەد تەمەشا ساڵی 2014 مڵکەکی 500 دلاری هاتە 300 دلاری باشە بەڵێ شوێن هەبوو بە 250 دلاریش بەکرێ نەدەچ کەواتە کرێتی نەبوو کە کرێ دابەزی نرخیش دادەبەزی لەگەڵی ئێستا نرخ دابەزی نرخ زیاترە لە کرێ بەخۆی ئەوەیە کە ئەمێستا دڵمان پێ خۆشە ئەگەر بێت و دابەزینی کرێ زیاتر بی لە فرۆشتن زۆر مشکلەیە نرخی کرێ بەڵێ کرێ بڵین دابەزێت مەترسی داترە لەوەی لە نرخی مڵک دابەزێت لەبەرەوەی داواکاری حەقیقی لێکی بە دیار دەکەی لە کرێ بە دیار دەکەی لەبەر ئێستا خەڵک هەیە زیاتر لە 50 شوقی هەیە ئیوا هەیە 10 خانووی هەیە ئیوا هەیە 20 خانووی هەیە بۆ کڕین و فرۆشتن مامەڵە یەک خانووی هەیە باوا دابنین ئەو کەسێک کە دوو مڵکی هەیە بەڵام ئەخەلەکی بە دیار دەکەی لە کرێ بە دیار دەکەی چکە کەسێک نایە 4 خانی بەکرێ بگری وایە کەسێک نایە 5 شوقە بەکرێ بگری شوقەچی دەکاتە ئۆفیس شوقەچی دەکاتە ماڵی خۆی با شوقەچی بۆ دانیشت خۆی بگری خلاص ئەو چەند کەسی وامان هەیە بەڵام ئەوە کەمە بەڵام ئەوەی کەس کرێیە خەڵکەکە لی دادەنیشی تاوا ینی داتایەکە مەزبوطە بەڵام بۆ فرۆشتن لۆ داتایەکە نییە وەکو مۆزوعی سیارە بڕۆ مەعرەز بە هەزاران سیارە هەیە لێ بۆم خاوەنی یەک خاوەنی هەیە لەوانە 50 سیارە هەبی ینی ئێسەوەی کە بازاری خانوبەری ڕاگرتووە بەڵێ ئەوەیە کە کرێ بەدڵنیایەوە بە شێوازێکی زۆر بەرچاو دانەبەزی بەڵێ ئەمە واکە من ئەگەر 5 دەفتەرم هەبێ یا 10 دەفتەرم هەبێ بچم شوقێ بکڕم بیدەم بەکرێ بەڵام ئەگەر کرێکەی دابەزێ ئەوقتە من ناچم شوقەکە بکڕم نایکڕی مەسەلەن بۆ نمونە شوقەیەکی ستۆدیۆ بە نمونە باسکەین لەوەی وی ئەڤینیۆ شوقەی ستۆدیۆ بە 6 دەفتەرین بۆ 7 دەفتەر بوو کرێکەی چەند بوو 350 بۆ 400 دلار بە بەتاڵی ئێستا بە چەندە هەمان کری پێشووە دەتوانین بڵین ئەگەر زۆر بەتاڵبی بە 50 دلار نزمتر بی ستارێکی بێت بە 350 دلار نرخەکەی چەندە ئێستا بوویتە 5 بۆ 6 دەفتەر باشە یعنی کەواتە نرخەکە 50,000 بڵین 50 وەرەقە بۆ دەفتەرێک دابازیە بەڵام کرێکە یان 50 دلاریان هەردانە بازیە ئەوە ئەو داتایە جێی دڵخۆشیە و بۆش دەسمانکردنی شەجێبوونا قساکریا لە کری مڵکی بازرگانی کری مڵکی کشت و کاڵی مەسەن زەوی شەیەکە بە کرێ ئەدرێوە نیە ئەوانە چیان لێ زەوی کشت و کاڵی بە شێوازەکی گشتی هەمووی باشە ینی ئەو پلانانی لەو چەند ساڵی ڕابردوو کە حکوومەتی نوێی کابینی زۆر ئیتمامەکی باشی بۆ مۆزوع کشت و کاڵ لای زەوی کشت و کاڵی نرخی زۆر باشە کردن و فرۆشتنیش کەمتر لەسە بۆ لە چاو پێش باشە ینی چی باشە بۆ کە بەڕقم بەڵێ کاتی خۆی مڵکی زراعی بڵێن کشت و کاڵی کردن فرۆشتنی پێدەکرا خەڵک وەکو مەزرعە بەکاری دەهینا دەکردە پارچە زەوی زۆر ئەو شتانە هەموو ڕاجیرە لەگەڵ ئەوەی وەزارەتی کشت و کاڵ کە هانی جوتیاریدا و بەرهەمی خۆماڵی ئەوانە گەری سە تەماشا بکەین زۆر زیاتر لە چاو پێشتر خەڵکەکی زۆر گەڕایتەوە سەر مۆزوعی کشت و کاڵ ئەو زەویانە نرخی بەرز بیتەوە خەڵکی نایفرۆشێت مەسەڵەژەی چەند بۆ نمونە دەتوانن بڕێن بە ڕێژەی 115 بۆ 25 بەڵێ حسب شوێنە بە زەوی کشت و کاڵیەوە کردووە نەخێر بەڵام خەڵکی باش دەناسم کە لەنا ئەو بوارەی و مڵکی هەیە و دێ لەگەڵمان دادەنیشی و سەر زەوی کشت و کاڵی مێ بیکڕم تۆ ڕاست پێرم تۆ کەسێکم بۆ پیاکی کە بڵێ ئەو مڵکی ئاوایە ئێستا کە لە ڕێگای کەرکووک زەویێکی زۆر هەبوو کاتی خۆی نەدەکرا گەنم نەدەکرا کشت و کاڵ ئەگەر ئەو ساڵ بە داتا وەرگرین کمترین زەوی دەبینیەوە لەو شوێنە کە نەکرابێتە گەنم
نەکرابێتە جۆ نەکرابێتە گەلمەشامی ینی زۆر باشە ئەگەر تەمەشا دەکەن ئێستا برنجی خۆماڵیان زۆربەی ئەو خواردنانە کە هەیە لێرکوانە ینی چەند ساڵی داهات و دڵنیام زۆر زیاتریش دەبی زیاتریش خەڵک و کۆمپانیاش ڕووی تێدەکات ئەو بۆ کڕین و فرۆشتنی زەوی کشت و کاڵی ئەی بۆ بە کرێدانیشی بە کرێدانیشەیە بۆ بابەتی گاوداری بۆ گاوداری ئەگەر تەمەشا بکەن ئێستا هەر بە ئیجار بۆ گەرم و دەغڵودانیش خۆ خەڵکی گرێ بکرێیان ئەوە لە دوای ئەوە کە گەلمەکە فرۆشە ئەو قەسەرێکە دەمینێتەوە بۆ ئاژەڵ بەکاردێتن گەرسە تەمەشا ڕامی فارم بکەین تەمەشا زوم بکەین ئەوانە خۆ نوێی لەو 2 ساڵی ڕابردوو دروستکرایە وا خەڵکەکی زۆریش ئێستا لەو بوارە کار دەکاتن کاک محەممەد دەزانی کۆمپانیا هەیە کۆمپانیای سپی باشە ینی شیرەمەنی دەکات بەرهەمی سپای بەڵێ نە عنوانەکەی نووسە نە ڕێکلامیشی بۆ دەکە پێش ڕناگات ماشەڵڵا قەیماغ و سەرتوێژ و ماستی خۆمانە دەزانی ئەو ماستی خۆمانەکە داواکارێکی زۆری لەسرە لە بۆ هەم عێراق دەڕوا ئاسنا قەیماغ ئەو شیرەی کە ئێستا هەیە ئەو شیری خۆمان ئێستا شیری ڕامی بە زۆر دڵم پێ خۆشە ینی خەڵکی بەتەمەنتر لە من کە دەیخوا دەلی تام شیری قەدیمی لێ ئەوە خۆشە ینی بازرگانی چۆنە وەزعەکە مڵکی بازرگانی کەمترکردن فرۆشتنی بەسە دەکرێت وەکوی پرۆژەی ئیسtisماری و کرێ و شوقە و خان و ئەوانە لەوەری مەبلەغی پارەکەی گەورەترە تا مەبلەغی پارە گەورەتر بیت کردن فرۆشتنەکە کەمتر دەبێتن بۆ کرێکەشی تقریبان هەندێک شوێن دابازی هەندێک شوێن وەکو خۆیتی شوێنیشی هەستاوە مڵکی بازرگانی نرخی بەرز و نزمی کردووە چی لێ هاتووە بەڵێ بەپێی شوێنەکان دەگۆڕێ مۆزعی بازرگانی شتێکی دیکە هەیە مەسەلەن بۆ نمونە کاتی خۆی شەستی زۆر مەرغوب بوو باشە لای منطقەی ئەو شاب و ئەوانە ئێستا بەدیلی باشتر پێیا بوو زادی شۆڕش زادی بەختیاری و منطقەی گۆڵدن ئێری هەولێر هەموو شوێنەکانی ئەو بەدیلێک بوو لە بۆ ئەو موقعی وێندرێ ئێستا ئەوێ سعری تۆزێک دابەزیێ لە بەروی منطقەی لای گۆڵدن ئێریا تیجاری کەمترە دەتانی بڵێن 100 بۆ 15 لە چاو شوێنەکانی دیکە بڵێ کرێکەی چی لاتوە کرێکەکەی هەندێک شوێن وەکو خۆیتی هەندێک شوێن دابازی هەندێک شوێن هەستاوە وەکوی کە باسم کرد بە پێی زۆنەکان بە پێی شوێنەکان دەگۆڕ چی واکە کرێ لە شوێنێک بەرز بێتەوە لە بازرگانیەکە لە بازرگانێکە هەبوونی کۆمەڵێک بڕان لێک شوێن ئەو شوێنە نرخەکەی لە هەولێر شوێنەیە کری بازرگانێکی بەرز بوو بێتەوە بەڵێ ئێستاکە نمونەکی بەسیت 2 ساڵ پێش ئێستاکە لە ڤیتال شەقامی ڤیتال لای گوندی ئینگلیزی و ئیمپەر کرێکی ئۆفیسێکی زۆر بچووک کرێکی ئۆفیسێکی 45 متری گەیشت بە $2500 لەبەری کۆمپانیەکانی عقارات دەیانگرت بازاریش باش بوو ئەو کاتی کردن فرۆشتنی زۆر هەبوو ئێستا چەند کێشەکەی لە مۆزوعی عقارات بەشێک لە بازار خراپێکە بەشێک لە زۆربوونی هەبوونی عقاراتی خراپ وای کرد ئەوانە زۆربەی ئۆفیسەکانیان دابخن باشە کە ئۆفیسەکانی دابخاتن ئەو کرێ زۆرە کاتی خۆی بەس عقارات دەیدا نرخی ئەو شوێنەی لە تیجاری بە 130 بۆ 140 بەرز کردبووە ینی مڵکێکی $1,000,000 گەیشت بۆ $1,900,000 لەبەری کرێ زۆر باشە مەسەن ئەو شوێنە معقول نەبوو مڵکە کە دەکری بە $1,000,000 120 وەرەقە داهاتی کرێ بوو جوانە خۆ پاسە بە خۆیایەوە ئەڵێ $1,000,000 بۆ $1,900,000 بۆچی چۆ کرێکەی بەرزەکە بڕاداکە وەکو زەختی ڕێک وایە هەموو شوێنە کرێ نرخی دیاری دەکات هەموو شوێنە کرێ نرخەکەی دیاری دەکاتن چکە کرێ حقیقی داواکاری لەسەر بڕادر لای کرێت چییە بەدڵنیایەوە ئەوەی کە بڕارەدا لە بازار لە بازاری کڕین و فرۆشتنا دەگوترێت چێ بەڕێوەبەرە مشتری بەڕێوەبەرە وای کۆمپانیایەک کاتێک کە خاوەنکار سیۆی کۆمپانیاکە کارمەندەکانی کۆ کاتەوە ئەڵێ کێ بەڕێوەبەرتانە هەمویان بەلان و سێر لە جەناب بە شتیوانیە کڕیار نەبێت هەمومان لە ماڵەوەی ڕاست کڕیا دەزانێت بڕارەیە من لێرەم و کێ لە شوێ و کێ لە شوێنیە کاک میران شتی زۆر باش ڕوون کردەوە جاوەک ئەوترێت بانگی محەممە و باشکرا خۆشە ئەم قسەیەم بۆ کە بۆ تەرجەمەکە بۆ ناو هونەر واللهی ئەخە لە چ لە ڕووی بزنسەوە لە ڕووی چ هونەر و بزنس وشەی بانگم بۆ بخێرە ناو مەقامێکەوە ینی مەقسەد بانگ بدەم بانگێک بدە واللهی مۆزوعی بانک کاک محەممەد بانگێک بە دوای قسەی لەسەرەکەی آخر خۆ مەرزەرەوە ئەو بۆچی ئەو کەسانی مەسەن کەسێکەکەی قسەی زۆر خۆشە پێڵی نوکتێکمان بۆ کە هیچی بیر ناکرێتەوە دەنگی خۆشە ئیتر ئەگەڕێ بەناو دنیا دیێڕێکی دەست ناکرێتە آخر ئێستا تو بەتەمەن ڕیمۆنتادایەکی نازانم کۆ مۆزوع ئەمە لە باسی بزنس و کرێ ساتین ئێستا پێ تەڵێم بۆچی چکە تۆ قسەی زۆر ڕوونە کرد لە بازاری بزنس و عقاراتە
ئەمە هینەکەین تەحویلەکەین بۆ بانجێک فەرموو زۆر باش وڵی پێشی باسی بکەم کاک محەممەد مادەم مۆزوعەکەوایە لە مۆزوعی بانگ و هوەر ئەوانە بخۆم زۆر حەزم لە یاکی جەناب دەزانین لێژە پرسیارت بە نوعی کرد نزیکەی 6 ساڵم لە مزگەوتی ڕێگای باش هەر بە خۆبەخش لێ بانگ دەدەم لەبەر حەزی خۆم ماڵە کاکە بانگەکە بە پرسیارە لێکم بانگەکەمان بۆ بە ئاخر دەمێ لۆت باسکەم هەر باسی دەکەم دوای ئەو باسیواکەین دوای ئەوواکەین باسیواکەین چییە و چۆنەوەە بانگەکەمان بۆ بە کو بانگ دەمیانی ساکە مەسەل بانگێک بدە بە مەقامێکی خۆش بانگێکمان بۆ بە نیو بانگ نیو بانگ خەڵکوانە زانێ کۆپڵە بانگەکە بەڵێ واللهی مقاماتی بانگ زۆرە بەڵام ئەوەی کە بخۆم زۆر حەزم لێ زیاتر بخۆم بانجی پێدەدەم مەقامی کووردە مەقام کوردیش یەک لەو مەقامانێکە لەو چەند ساڵی ڕابردوو لە جیهانی ئیسلامی عەربی ئیشەکی زۆری لەسەکرا زۆر جێگیری زۆرە ئەوەش مامۆستا ڕەعەت کوردی و بەشێک لەو مامۆستایانە کە لە خەلیج و لە وڵاتانی عەربی دەورەشی زۆر باڵایان هەبووە مەقام کوردی مەقامێکی ڕەسەنی کوردیە بۆیە مەقامەشم زۆر پێخۆشە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أو مقام كرد خير بيتو سپاس دەکەم ئیشێکی باش کرد بانگەیە ئیشێکی خراپە کرد کە وەستانە حەزم ناجە درێژەی پێ مەقامی کووردە مەقامی کووردە بەڵێ ئەوە چ جۆر مەسمەسم مەقامی سێگا حیجازە بەیاتە نەهاوەندە ڕۆستە سەبایە ئەمانە زۆربەی شانم بۆ جیاکرێتەوە لە یەکتر ئەم کووردە چۆن ئەمان مەقام کورد مەقامێکی زۆر هادی و خۆشە یعنی دەتوانم بڵێم وەکو دەرمان دەتوانانی بەکاری بینی لە ئەو کەسانێک کە نەخۆشی نەفسیان هەیە دڵتوندیان هەیە چکە زۆر هێورکەرەوەیە لە ڕووی علمیش ئەوە سەلمێنراوە هەر مەقامەکە ئەسڵیشی کوردی و بەناویشی کوردیە لە هەموو جیهانی ئیسلامی و عەربی و هەتا لە ئەوڕ باشە دەڵێن مەقام کورد تۆ چەند جۆر مەقامە زانی کە بانگی پێبێ بۆ نمونە وەڵڵاهی زۆربەی مەقامەکان دەزانم الحەمدولله ئەوەش تۆ لە چ مزگەوتێ بانگە دەی کاکە ڕێگای بەهەشت ڕێگای باش زیاتر لەوێ لە مزگەوتی کە زۆر ماگمداوە زۆر باشە ئەمەوێت باسیەوە بۆ بکەی بۆ منە لە کوردستان خەریکە ئەو شتە ڕێکە خرێتەوە جاران لە ماوەی 5 دقە بۆ 7 خولەک ئەم مزگەوت بانیەدا ئەو تۆزەیکە بانیەدا یعنی تۆزەکینێکە بوو بۆ نمونە هەندێک جار هەندێک مزگەوت لەگەڵ ڕێزما مەسەرەن بانگ بێژەکە دەنگی خۆش نەبوو تەسیری زۆرە ینی وای لێ هاتوو خەڵک حەزی ناکرد دراوسێ مزگەوت بێ بوونە بەس بانگ بێژەکە دەنگی خۆش بێ تۆم ڕۆژە ژوو لە مەقامێکی خۆش بێ ینی ئاوی مێژمونی زیندی هەیە لە سەڵەوە کاک محەممەد ئەوەی چوو بیتە ئەستەمبۆڵ کەسنی لە ستۆریی تەسویر نەکردبیتن ئی بانگەکانی وێ بە خەڵکی مسلمان و غیری مسلمانش لە تورکیا بە ئەکادمی بانگ دەخوێندرێتن ینی هەڕەمەچی نییە لە یەک تەوقیتە زۆربەی مزگەوتەکان طبعاً بە جیهاز لێ بانگ دەدرێتن بەڵام هەندێک لە مزگەوتە گەورەکان بانگ بێژەکە لێو ڕاستەخۆ بانگ دەداتن هەر بە ڕادیو بانگەکە دەگوازرێتەوە ینی بانگەکار هەیە زیندووە بەڵام دەگوازرێتەوە بە شێوازی رادیو شتێکی زۆر جوانە هیوادارم لێرەش ئەو شتە جێبەجێکرا بە مەقامات لەوێ بزانە بەیانیان سەبایە نیوڕۆ بە حیجازە عسر بەڕەستە سێگا مەغریبە و بە عیشاش بە مەقامی عشاق مەقامی عاشقانی پێدەڵن یاخود مەقام حوسێنی پێدەڵن بانگ دەدرێتن ڕۆژانی هەینیش دەگۆدرێتن دەتان بەچە مەقامەشکە بانگدن هەموو مەقامەکان لە تووچیا دەخوێندرێ هیچ بانگی لە خۆ بانگ نادرێت مەسەلەن بۆ نمونە مەقام حیجازش وەگرین لێ بە نۆتەی مۆسیقاش دەخوێندرێ ینی ئەمن 4 ساڵ پێش ئێستاکە کۆرسێکم لەکن مامۆستا سەید ئەحمەد ڕوانزی وەرگرت ئی نۆتۆ پیانۆ لەو کاتۆ لەزەت و تامی تێگەیشتنی من بەرامبەر بە هونەر و مۆسیقا زۆر زیاترە وەک وایە تو زمانێک بزانی جێ لە گۆران و مۆسیقای ڕابگری کە لە گۆرانەکەش تێدەگەی والی دێ مەسەلەن ئێستا ئەگەر مەقام حیجازە بانگ دەی بە نۆتەی مۆسیقا هەر بە نۆتە دەڵێ سۆل لا سۆل لا سی دۆ ڕێ زانە چەند جوانە ئەوە بە نۆتەی مۆسیقایە الله ئەکبەر الله ئەکبەر
ئێوە خلاص ئەو کەسەکە بە نۆتەی مۆسیقا پارتی بانگەکەی هەمووی لەبەر کرد ئەو نۆتەکە وایە الله ئەکبەر الله ئەکبەر کە ئەو لەحنت لەبەر کرد دوای ئەو ئەتو جوانی دەکەی دەیڕازێنیەوە الله ئەکبەر الله ئەکبەر هەمان مەقامە هەمان شێوازە هەمان نۆتێ بەڵام تۆزێک حەلاوی دەدێ و شیرین دەکەی جوانی دەکەی ئەگەر لە مزگەوتەکان بۆ شێوازە بانگ بدرێ خەڵک دڵی پێخۆش دەوی پێشنیار دەکەم بۆ حکوومەت بۆ وەزارەتی گەشت و گوزار بۆ ئاقافیش ئەو دووسێ مزگەوتەی ناو بازاری کن باغی شار سێ مزگەوت لەو زۆنە گچکە هەیە ئەگەر بێ وەکو تورکیا دووسێ بانگبێژی باش بانگ بدەن لەوێ بانگەکان لە یەکتری وەرگرنەوە جواب و وەڵام بیان لە یەکتری بێژ و دەنگخۆشی باش ئەو هەموو دەنگخۆنی نێودەوڵەتیمان بەڵێ قورئان خوێنی زۆر باشمان ئێستا مامۆستا سەنگەر شاوێسی هەر عەبدولباستی دووەمە لە زۆربەی وڵاتان داوەت دەکرێتن هەر لێکوانە نییە زۆر قورئان خوێن و بانگبێژی باشمان هەیە لەو مزگەوتەوێ ئێستا دوو بانگبێژی باش بانگ بدا بانگە چ خۆش ئەتو هێواران ببینە کاک محەممەد چ خەڵکێک لەنا ئەو بازاڕی لێوێن دەرێ قەڵە باڵغی هەمووش خەڵک هەرتی سیاحەتی هەولێرە دێ دەبێ بڕوا قەلعی ببینیتن قەڵای ببینیتن وایە ئەو مزگەوتە جوانانە لێوێن دەرێ کە بانگەکی جوان دەدرێ خەڵک تەسوور دەکا و ستۆری دەکا مارکتینگ کە لە بۆ ئەو شارێ یعنی زۆر مارکتینگێ وەکو کورد ئەمە هەمانە ناتوان ئیستفادەی لێ بکەیت بانگی خوێندو بە گوێی مناڵ و شتا هیچ کاتێک بەڵێ ئەی نایخوێنی بەگوێی خانوو بە خانوویەکە شقەیەکە بیکوێنی بەگوێی کڕیارێکە بۆی ئەو فکرەی باشە نەماکردی بەس دەیکەین بەخێر بێتەوە وەڵام خۆش بوو زانیاری زۆر باشە پێداین تخوا دەسم خۆش نەبێت بیسەرانی بەڕێز کە میوانداری کاک میرانم کراوە کوڕێکی دابەهرە و لێ هاتوو ئاوا کاکە بەس باسی پارە و بازاری نەبێت وەڵای خۆی پارە زۆر خۆشە یعنی یەکێ لە خۆشین ئاوازەکان خشەی پارە وای بەڕاستی ینی شتێکی دوانم هەیە لەسەر پارێ سەویش باز دەکەم وەڵا پێم خۆشە باسێکی یعنی مەسەن ئەو نۆتانەی جەنابێ باسی کرد ئەوە خۆشە بەس خەڵک هەیە مەسەلەن کە پاراژ مێرێ ئاخش گیان ئەوانێک هەر خشەیەکە گیانێکی بۆکە ینی ئەوەش ئاوازێکی تایبەت بە خۆی هەیە ینی کۆکردنەوەی پارە شتێکی مهمە وەڵاهی کاک محەممەد دین و دنیا و دینار بزانە بەڕەحمەدی بام دەیگۆ ئەو کاتی دیناری ئاسنا بوو دینارە چوا لە دەکەی دەگۆ دینارێک لایەک داگوی لایەکت بابی العزة الدنيا بالمال والآخرة بالأعمال پارە چاکەی پێدەکرێت خێری پێدەکرێت پیاوەتی پێدەکرێت لە دانیشتنێک قسەت بۆ دەکە ناشرین بی جوانت دەکە باڵات کوربی باڵات بەرز دەکە یعنی هەموو شتێکت بۆ دەکە بۆ العزة الدنيا بالمال والآخرة بالأعمال ئەتو پارەت هەیە مزگەوتی پێ دروست دەکەی هەمان پارەیە دیسکۆی پێ دروست دەکرێتن بەڵام کە پارە هاتبوو بڕۆ مزگەوتی پێ بکە خێری پێ بکە نەزرەکەی لە ناوخانی پێ دروستکە زانکۆ نەخۆشخانە لە ناو خۆمان نەزرەکەی زۆر زاروای خەڵک ڕقی لە دەوڵەمەند دەبتەوە ڕقی لە پارەدار دەبتەوە دەزانی ئەو کەسە ئەگەر بە حرامی نەبی نابتە سەحب پارە ئەم دڵنیات دەکەمەوە زۆربەی خەڵک کە دەوڵەمەند دەبیتن بە پارەی حەڵات دەوڵەمەند دەبیتن واز لەوەی بینە کە خەڵکەکەی بە حرامی ئەم لەک نەخۆم واهز دەکەم خەڵک بە پارەی حرام دەوڵەمەند نابیتن ئەوە قەنەعاتی منە ترسە هەمە بەڵام خەڵکێک بە حرامی دەوڵەمەند کێشەی من نیە ئەسڵەن متابعەشی ناکەم چاویشی لێ ناکەم بەڵام ئەوە خۆشی پارەیە کە ئێستا ئەمن ئەو ڕەحمە بتانم بیبەخشم چکە خۆشی پارە لە بەخشینێتی نەک لە هاتنەکە باشە کاک میران ئێستا بە باسی شتێکی دیکە بکەین با بگەڕێنەوە سەر مۆزۆی خۆمان ئەگەڕێنەوە سەرم بابەتی دەنگخۆشی تو مناجات و بانگۆمانە لێت نامەوە بەڵام بە باسی شتێ بکەین بە گشتی باسی بازاری خانوبەرە بکەین لە هەرێمی کوردستانە ئێستا هەندێک خاڵە بۆ باس کردین لە ئێستا بازار چۆنە ئێستا بازاری خانوبەرە قسەیەکی باو هەیە دەگوترێت مۆڵک نەخۆشەکەوێ لە زوتای گرێ تووشی جەڵدە ئەبێت ئەمما نابرێ مۆڵک مڵکە چۆنە لە ئاڵتونە مڵکیش مڵکە بەڕاستی یعنی وەک دەگوترێت مزگەوت بڕوخێ محرابی هەردەمێنێ ئەمە شوایە جانەیە بە قسەی کابرا وەزعی مۆڵک چۆنە ینی وەزعی دایک و باوکی چۆنە دۆخی دایک و باوکی زۆر باش دەرەجەیەکە نەپارە هەیە و نەکڕیار هەیە دەرەجێکیش ئەو هەروەکو نوکتەی جەنابەت دەست خۆش وەڵاهی مۆزوعی مڵک و خانوبەرە و بازارشکان و دابەزین ئەوەی کە خەڵک زۆر ترسی لێ هەیە بەڵام ئەگەر تەماشای کۆتاییەکەی بکەن چ شتێک بەدیلی مولکە زێر وایە بەڵام زێر لە کۆتاییدا معدەنە ڕەنگە ڕۆژێک بێ زێڕێکی زۆر بدیترێتەوە لە دنیاە نرخی دابەزیتن کە وەژێک لە نەزەریەکانە کە هەیە باشە یعنی ڕەنگە ماوادە چکە بە پێش زێر بکەوت ئێستا مەسەلەن ڕۆبەرتە کیۆساکی زیوی پێ باشترە لە زێر کە ئینڤستێدا بکەیت لەبەری نرخەکەی کەمە هەمان هەڵبەز و دابەزی زێڕی هەیە دەڵێ ئینڤست لە زیو بکەی باشترە لە زێر
لەوانەی بیتکۆین بێتن لەوانەی نازام چ بێت دایم ئەو شتانە هەیە هەموو شتێک لە پێش بڕچێدا بەڵام بەدیلی مڵەکانی زۆر جار نابتە بەدیلی مڵکاک محەممەد لە کۆتای هەر مڵک دەمینێتەوە لە بەرەوەی ئەگەر هەر شتێک بەدیلی بۆ پیا بوو بەڵام مڵک بەدیلی بۆ پیا نابێت بۆ نمونە من 6 دەفتەرم هەیە نایم بە مڵکێک لە هەولێر ئێمە بیتکۆینێک بەڵام هەر دەبی لە ناو خانوک دابنیش یعنی مڵکەک هەر دەبی بکڕی یعنی بۆ خۆدنا بۆ منداڵەکەت نابوونەوەی منداڵەکەت هەر دەبی مڵکەک بکڕی مەجای تێدا نیە یعنی خۆ خەڵک ناتوانێت ناو زێر بژی خۆ ناتوانێت ناو بیتکۆین بژیتن ئەوە شتەکە لە دوای مڵک دەست پێ دەکە بەڵام ئەولوێتەکە کامەیە مڵکەکەیە جا بەکرێ گرم نایکڕ بەس خۆر بێ کەسێک دەبی بیکڕێتەوە ئێستا دۆخی مڵک چۆنە باش یا خراپ دۆخی مڵک ئەمن پێم باشە ڕەنگە خەڵکانێکی پێی خراپ ئێستا کاتی چییە ئێستا کاتی کڕینە بەڵام لەکوێ لەو پرۆژانەی کە تەواو بووە لەگەڵ ئەو پرۆژانەی کەوا لە فینیشنگ نزیک بووە باش ئەو پرۆژانی لە فینیشنگ نزیک بوو هەیکەلی تەواو بووە سپیکاری تەواو کرایە ئەو پرۆژەیە گریمان ساحبەکەی نەما لەبەری لە فینیشنگ نزیکە هەر بۆ بەرهێنەرێک کە بێ وەری بگریتەوە دەتوانێت تەواو بکاتن ئەمەلی تەواوبوونی زۆرە بەڵام ئەگە پرۆژەک هێشتان دەست پێ نەکرایە ئەتوو بڕۆی بیکردی زەرەی تێدا دەکەی زۆر پرۆژەش ئێستا پرۆژە هەیە سعری 110,000 دلار بووە ئێستا لە فینیشینگە کاشی حماماتی تەواو بووە سپیکاری تەواو بووە شوێنەکەی زۆر باشە بەڵام بە چەندە بە 50,000 دلار دەکڕی یعنی لە نیو نرخی خۆی کەمتر ئەوە بیکڕی فڕێ بدەی 2 ساڵ کە تەواوی کە شەریکە دەڵێ ساڵش کە تەواوی دەکەم ئەم پێ دەڵم 2 ساڵ کە تەواو دەبی باشە کەواتە ئەگەر هیچ قازانج نەکە 135 خۆی قازانج دەکات هیچ زەڕی بەشی لێ نادەی هیچ جێ مەترسیش نییە ئەمە تۆکو ڕاوێژکارێکی عقاری قسەم پێڵی بڵێ ئەو لە ئەو پرۆژەیە بەڵام ئەگەر کەسێک پارەی کاشی هەیە با بڕۆ ئەم ولکانە بکڕی کە حازرە شەر نییە ساڵی شوقەنیە ساڵی خان و قسەی ڕاست بوو نەخێر ساڵی چییە هەر یەکە و بازاری خۆی هەیە شوقە بازاری خۆی هەیە مڵک بازاری خۆی هەیە زەوی بازاری خۆی ئێستا ئەو کڕیارەی هەشتی حەسارک دەکڕی شوقەی بەلاش دی نایەتە ناوی هەر تەبیعەتی ینی قەیناوکو ئینڤێست خەڵکەکەوەکردن ئەخەبزانە خەڵکەکە وایە ئەو کەسەی کە دێ مڵکەک دەکڕی لە شۆڕش بە بەلاش بیدێ لە منتەقی کوران ناکڕی ناستە منتەقی ئەولای بەڵام وەکو ئینڤێست ئەو کەسە ئینڤێست دەکا کردن وە بەرهێنان دەکە لە خانوبەرە تۆزێک چاوکراوتر لێکە کە یەکەم جارە دەیکە زۆربەی جارێک کەم دەبی هەردەگەچی ناو عقارات پێ بکەویتن دوای وەردەوردە فێر دەبیتن ئەو زیێتە ناو بازار ئەو کەسێک کە کردن فرۆشتن دەکات دەزانی چ پرۆژێک هەبووە پرۆژە کرایە مەسەن پرۆژە هەبووە لە زمانی داعشی کڕێتی بە 4 دەفتەر و نیو دوای ئەوەی بازار خۆش بیتەوە پاشی 3 ساڵ 4 ساڵ هەمان شوقە بەخۆم بم فرۆشتەوە بە 9 دەفتەر و نیو بەدە دەفتەر هەیە فروشمان بە 11 دەفتەر یعنی دوو قاتی خۆی زیاتر قازانجی کردی ئەوە چی ئەوی شەی دەکا کە پێشتر ئیسفادە کردیتن ئێستا ئەو شخصانە هەیە لە بازار دەی ئەو پرۆژان دەکرد کە کێشەی تێدا ئێستا بازاری زەوی ئێستا مەسەلەن من 10 دەفتەرم هەبێت بەڵێ ئەم 10 دەفتەرە خانوویەک لە شوێنێک شوقەیەک لە شوێنێک زەویەک لە شوێنێک کامیانم بۆ پێشنیازەکەی وەکو مۆزوعی دکتۆر دەچێت لای دکتۆر دەبی چەند پرسیارێک لێ بکە بزانی نەخۆشەکەی تو کامەیە ئەو عیلاج دەداتێ من ئەو 10 دەفتەر دەبی لێ پرسیارکەم ئایا ئەتو ئەو 10 دەفتەر بەس ئەو 10 دەفتەرت هەیە دەتوێت سیسماری پێ بکەیت دەتوێت مڵکەچ بکڕی بچێ ناوێت دەتوێت شتێک بۆ کرێبی کاکە 10 دەفتەرم هەیە بۆی خەڵک داوای قەرزم لێ نەکا بۆم بە مڵکێ ئەجە ئەوە زۆرە خانوو هەیە بە 10 دەفتەر بڵێ زەوی هەیە بە 10 دەفتەر شوقەشێ بە 10 دەفتەر بڵێ باشە زۆرە چی زۆرە ئەو زۆر خەڵکێ پارەی هەیە دەڵێ خەڵک داوای قەرزم لێ دەکات خەڵکێ پارێ زیادە هەیە لە ماڵی دەڵێ مڵکە چ پێ دەکڕم مشکلم قازان و زەرە نییە بەس پارەکەم ببتە مڵک لەبەری سیقەی بە بانقی نییە لە ماڵی خۆشترسی نییە یعنی لە عێراق شتێک نیە بە ناو سیستەمی بانقی جەنابەت باش دەزانی کەمتری خەڵک باری خۆی لە بانقی دادەنێت کە پارەی لە بانقی دانەنا لە ماڵی دادنێ لە ماڵی دادنی مەترسیە خەڵکی کوژرایە بە زێر و پارە و لە ماڵێ وایە دیسانەکە ئەو حیمایەتی دەوێتن ناوەری سەفرە چ بکاتن لەبەر زێر و پارەی لە ماڵێ باشترین ڕێگە ئەوەی مڵکی بکڕی ئەگەر لە مڵکەکە زەرەکە 115 زەردەکە لەو فەرزنا زۆر مڵکی قازانج دەکا و کرێش وەردەگری و پارەش دێتە سەری یعنی ئەگەری دوو بە یەکە وایە بەڵام ئی بانک کابرا لە هەموو کاتێک لە مەترسیدا خۆ ئەو شتەش نیە الحەمدلله لێکوان خەڵک پارەی لە بانقدانێ بە فایز و پارەکە ڕاچشتەوە کاک میران ئەگەر تۆ دینارێک بدەی بە من 1 جار خێرتەگە بەس ئەگەر بە قەرز بمدەیتێ 18 دینار خێرتەگە بەڵێ ئێمە قسەکانمان بۆ ئەوە نییە هانی خەڵک بین قەرز نەیەن بە یەکتری بەڵێ بەس خەڵکێکەیە ئیتر هەنێکی کەسی دیکەشێ مناع للخەیر ینی وای لێ هاتووە تۆ ناوەری پیاوەتێ کەسێکا بکەی قەرز کوێرە کەسێک نییە دوانیە سیانی تۆش ناوری قەرزەکە بەی بە کەسێک بۆیە ئەی بە مڵکێک ینی و هاندانی خەڵک نییە بە ئاراستەی هاوکاری نەکردنی خەڵک لەو بەشەشی کە باسی ئەوڵان کرد کە بانک متمانەکەی خەریکە لاوازە بێ و فاکتە بەڵام مانای وانە هەموو بانقێک هەبێ وابێ بانقێ بەردەوام لە هەوڵی باش
باشترکردنی ناوبانگ و ڕپیوتیشنی سیستمی بانکیایە. باسی شتێ بکەم کاک میرە. ئێستا بازاری عقارات لە کوردستانە گرفتاری کۆمەڵی کێشەیە، پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا، دواکەوتنی موچە، نهاتنی بەشە بودجە بەشە موچە، بودجێ پەرەپێدان، بودجێ پێترۆ دۆلار، تۆزانی سەدان پرۆژە لەم کوردستانە بەنێوە ناچڵ پاشی کەوتۆ لە بەرەوەی بودجەی پەترۆ دۆلار و بودجێ و بەرهێنانە و تەواو نەکراوە، قوتابخانەی نەخۆشخانەی بەرزەبردە ژێرپردە هەر شتێکە لەو بابەتانەیە. ئەو موشەکانەشی کاراسی هەولێرەکرن یا سلێمانەکەن کاریگەری زۆر زۆریە، بەڵام شتێکی دیکە لەوانەکە کاریگەری زۆر زۆری عقاراتەکان خۆتانە. تۆ بەش پێم وتی عەرزم کردی کە تۆکو ڕاوێژاری قاریم شتێن پێوتێ بەڵێ. ئێستا ئەڵێن کۆمپانیا قارەکان خۆیان ڕۆڵی خۆیان لێ تێک چووە، لە ناکاوە تۆ ڕاوێژاری قاریت یان وەبەرهێنەری، لە ناکاوە ڕۆژنامەیەکی کڕیوە یا ڕۆژنامە نووسیانی ئیشەکە هەر کەسە و ئیشی خۆی لێ تێک چووە. ئیشە ڕاستەکە کامەیە؟ ئاسایی نییە من عیمارەیەک بکڕم و خۆم بیفرۆشمەوە، ئەڵێنەوە نابێشتیوەوە تۆ لە ڕاوێژاری قاری دەرچووی لە نێوەندگیر دەرچووی. بەڵێ بەداخەوە کاک محەممەد گەیشتینە مستەوایەک لە مۆزعی بزنس و کاری و بەرهێناری خانوبەرە زۆر گەیشتە ئاستەی زۆر ناشرین، ئەوش لە بە چەند هۆکارێک طبعاً زۆر ئاسایی جەنابەت کۆمپانیای عقارات تێ یاخود کارمەندێکی عقاراتی نەک عیمارەك بڕۆ پرۆژەک بکڕەوە بیفرۆشتە، شتێکی زۆر ئاسایی لەبەرەوەی لە دووبەی لە تورکیا لە هەم دنیا وایە ئیشی کۆمپانیای خانوبەرە و بەرهێنانە لە خانوبەرە نێوەنگیریە ئیش دەکات بەپێی ستایلی خۆی، ستایلەکەش دیارە. بەڵام لێرە شتێک کێشەیە، هیچ کاتێک لە هیچ وڵاتێک بووە کەسێک بڕۆ کۆمپانیایکی هەندەسەدا بنێ بەبێوەی کەسەکە مهندس بی، یان ئیشی هەندەسە بکاتن بەبێ مهندس بی ناکرێتن، دەبی هەندەسەبی شادە هەبی هەندەسە خوێن بیتن ئەو جە بڕاتن ئیشی هەندەسەی بکات. سەیدەلەیەک دابنێت بەبێوەی سەیدەلانی نییە، کەسێک بڕات دکتۆری بەبێوەی شەهادەبی نییە، بەڵام بۆ هەیە بەس گیراون دەستیان بەسەرا گیرا هەبوو، بەڵام وەکو شێوە بە گشتی باز دەکەن هیچ شتێک نییە بە پێی شەهادەی خۆ ئیش ناکاتن. بەڵام خانوبەرە زۆر گرنگترە لە تۆپ، زۆر گرنگترە لە هەندەسە خودی هەندەسەکەش لەبەرەوەی لێرەکردن فرۆشەکە دەست پێ دەکات، چونکە ئەو پارێکە دێتە ناو بۆ بەرهێنانی هەندەسە و هەموو ئیشەکان و پێشکەوتنی وڵاتەکە لە دوای نەفت خانوبەرەیە. معقول نییە کۆمپانیایکی خانوبەرە هەبی تەمەنی خیبرەی سەحەبی کۆمپانیەکە کەمتر لە ساڵەکی بی. ئەخەو لە کوێی دنیا جێی دەبتەوە ئەوە بزنس ئەثێک واتە ئەخلاقی بزنس باشە لە هەم دنیا ئیشی لەسە دەکرێتن. ئێستا لە دووبەی بڕۆ کۆمپانیایکی خانوبەرەدا بنێ ئەقەلشی 6 مانگ دەبی دەوراتی لە حکومەتی وەگری، زۆرش قورسە پرسیار و منهەجەکە هەتا لی دەردەچی ئەو دەتوانانی بڕۆی کۆمپانیادا بنی وەکو خاوەن کۆمپانیە. هەر کارمەندەکیش دێتە لای ئەو کۆمپانیایە دەورەی 3 مانگی و 6 ساڵی و ساڵی شەیە بەڵێ کارمەندە لەو کۆمپانیە بە پێی پۆزیشنەکە دەوراتی وەردەگرتن. ئایا تو نێوەنگیری ئەوە ئیشەکەتەلۆی زیاتر نی لەوت بکەیت لەسەری کەشبی طبعاً دەگیری و تووشی غرامی مادیش دەبیتن. بەڵام لێرکوانە کۆمپانیای عقارات هەیە تایەتێکی لەکنە تۆزێک فێری ئیش دەبی کلیلی دێنی و دەبا خامڵکان دەناسیتن ڤالێک دروست دەبی لە شوێنە وا دەزانی ئەو کڕین فرۆشتنە زۆر ئاسانە باشە کۆمپانیا دادەنێتن هەر ئەو کەسەش کێشەی زۆر دروست دەکات لە بۆ کڕیار و لە بۆ خەڵک و نەتیجەکەش ئەوەی کێسە دەبینین دەیان کێشەی گەورە ناو کۆمپانیەکانی خانوبەرە هەیە و زۆر خراتیش دەبی زۆر لە کۆمپانیەکان ئۆفیسیان دادەخن کە بە زمانی خۆشیان دەڵێن ئۆفیسمان دادەخین خەلەلەکە لە خۆیان و لەو ستایلەیە خەلەلەکە لە بازار ئەمن نزیکە 8 ساڵ لایەک لە گەورەترین کۆمپانیەکانی خانوبەرە بووم زیاتر لە 6 دەورە وەرگرتیە یەک لە دەورەکان دەورەی ئەمریکی وەرگرتیە زۆرترین کتێبی بزنسم خوێنتەوە لە دوای ئەو کۆمپانیام دانا بە یەک لەق دەستم پێ کردیە ئەو کەسانی لەگەن بوونە کەسی زۆر باش و پرۆفشنال لە دکتۆر لە ئەندازیار لەو کەسانم لە خۆم خڕکردەوە وردەورتە بە پێی شێوازی خۆم ئەوە کە 2 ساڵنی کۆمپانیام دانە ئەو جا کریتمە 6 لەق هەموو کەسانی لە کەشمە خەریزی دەورەچمە وەرگرت 8 ساڵە 9 ساڵە لەم بوارە ئیشەکەی بەسە بۆی کە خەڵک متمانە و پێ بکەن ینی ڕەنگە 9 ساڵ ڕۆنگ ساید ڕۆشت بێتی بە سایدێکی دووسانە ڕۆشت بێتی ینی نەخوێندنەکە و نەمەرجی سەرت کیە بەڵێ نە ئەزمونونەکە چیتر واکە کە مەسەلە من متمانە بە تۆ بکەم ینی بەڵێ وەکو خۆم ئەمن 8 ساڵ لە کۆمپانیایك ئیشم کرد لۆی جوابی ئەو وەڵامی وەکو بەڕێز وەکو کەسی کەش بدەمەوە هەر کەسێک دەبی ڤالێک بۆ خۆی دروستکاتن لە ڕووی خبرەوە کە کۆمپانیام دانا ئێستاش لەگەڵ دابی نەمنووسی عقارات تەنها ناوی کۆمپانیەکەم نووسی و تەواو زۆر بە گچکەی لەبەر مۆزعی پارێزگا بە کوردی نووسمانە کۆمپانیای میرانی عقاری بۆ نمونە باش ئەگەنا بەس لۆگۆیەکەمان نووسیە بە گەورەی بەبێ وشەی عقارات لەبەرچە لەبەرەوەی هەر کردن و فرۆشتنەی هەر کۆمپانیایەک لە $10,000 $8,000 لەسەر 120 زەبوونی ناسراوەکانە
کەواتە ئەم پێویستن بە زەبوونی نوێ نییە ئەو زەبوونانەی من دەناسی لە $10,000 وارداتی مانگەکت داهاتی مانگەکە $10,000 $8,000 لەسەر 120 زەبوون ناسراوەکانتە ئەو زەبوونانی کە جەناب دەناسی کۆمپانیا و سیقەی بە جەنابتە کەواتە ئەمن ئەو مانگە ئەگەر من $10,000 قازانج کرد $8,000 ئەو زەبوونانەیە کە میران دەناسی باشە $2,000 نوێیە ئەو $2,000 ماگانە کۆ دەبتەوە ئەو دەفتەرێک هەشتا وەرەقەت هی مشتری هەمیشەیەکانە هەموو بزنسەکان وایە هیچ بزنسێک نییە وانە بیتن کاک محەممەد زۆر زار کابرا دەڵێ بازارم نیە دەڵێ 2 مانگە چار کەس ناتە ژووری طبعاً ئەو کەسە زەبوونی ناسراوەکانی لێ عاجزن لەبەرەوەی ئیشی باشیان لەگەڵی نەکردێ خراپەی بەرامبەر کردێ مڵکەچی کڕێ بە گرانی فرۆشتە با باسی شتێ بکەین لەمەیە بەم دوایانە کەیسێک ڕوویە لە کۆمپانیایەکی عقارات کە من ڕام وایە ئەو بڵاوبوونەوە ئەو کەیسە هێندەی ئەو موشەی کە نرا بە ماڵی شەهید پێشڕە دزەیەوە کاریگەری لەسەر بازاری عقارات دروست کرد خۆتان کۆمپانیەکانی عقارات بەشێکن لە جوانکردن یان ناشرینکردنی بازارەکە ئەو کەیسە بەکوێ گەیشت تو ئاگاداری چی لات لە سەقسەکەی جەنابەت مۆزوعی جوانکردنی عقارات بە دڵنیاییەوە زۆر جێ دڵخۆشی و جێی شانازیە هەولێر پێشەنجی عێراقا لە خانوبەرە لە پێشکەوتن لە ئەتەکێتی کردن و فرۆشتن ئێستا هەر کۆمپانیەکانی هەولێرەوە لقیان لە سلێمانی کردەوە لقیان لە بەغدا کردەوە لق لە بەسرا کراوەتەوە ئەو هەموو کارمەندی هەولێرن زۆربەی زۆریان وەکو ئیدارە وەکو ستایلی سیستەمەکە چوتە سلێمانی و چوتە شارەکانی دیکەی عێراقیش باشە بەڵام دەکرێت لە هەر کۆمپانیاکی کێشەکەبی ئەو کۆمپانیەکە جەنابەت باس کرد بەداخەوە راپۆرتی لەسەکرا لە کەناڵە ڕاگەیاندنەکان بەشێک لە خەڵکی عقارات زۆر بەداخەوە کەسێک نابی لەسەر عقاراتی قسە بکە کە بخۆی هەمان کێشەی بیان کێشەی خراتری هەبیتن کێشە لەسەر باسی ئەو کۆمپانیاکرایەوە کێشەی هەیە تەمەنی ئەو کۆمپانیا نزیکەی 20 ساڵە لە تەمەنی 20 ساڵی ڕابردوو هەموو خەڵکێک شایدی باشیان بۆ دەدات باشە خۆم دەرچی ئەو کۆمپانیان بە شانازیەوە کاک محەممەد ئەو کارمەندێک کە ئەو غەڵەتەی کرد تووشی ئەو کێشەیە بووە ئێستاش ئەو کارمەندا خەڵک بێت و خەڵک ئیشی لەگەڵ دەکات لەبەری کەسێکی زۆر محتەرەم و زۆرێک کوێک و بەڕێزە بەڵام غەڵەتێکی حیسابی بێ بازارێک لە یەک لە پرۆژەکان کە داخل بووینە ماگانە لەسەری بووە بڕەپارێکی زۆر بداتن کۆمپانیایەک بۆ هەموو ناوبانگەوە تۆ باسیەکەی غەڵەتی واکە پیاوی گەورە ناکەوێتە چاڵی بچووکەوە کاک میران نەخێر کاک محەممەد ینی کۆمپانی گەورە هەڵی گەورەش دەکات لەبەری هەڵی کۆمپانیاش گەورەتر لە کۆمپانیاکی باسی ڕقەمی گەورە ئاکرێت ئەو لێرە کێشەکە ئەوەیە باسی 800 کەس کراوە 100 کەس نابی ئەوە یەکەمین نقطە ینی 800 نییە نەخێر بە دڵنیای ناگاتە 100 نەفەر باشە ئەو 100 نەفرەش خۆ هەم 100 نەفرەکە پارەی نەخورا زەرری نەکرد چەند بوو پارەکە چەنە باسی 50 میلیۆن 40 میلیۆن دلار دەکرێتن بە داتا بە ڕقم ناگاتە 25 میلیۆن بەڵام چۆن ئەو 25 میلیۆنە مڵک هەیە بەشێک لەوانەیە کە پارەکە ئێستا دیار نییە و بزرا ئەو کارمەندە کە تووشی کێشەی کڕین و فرۆشتن بۆ پارەی لەسەر زیاد بووە ڕۆیشتە هەندێک مڵکی کڕیە مەسەن شیشی کڕیە دایتە خاوەن پرۆژەکە لە زیاتی پارە شیشەکەی بە گران کڕیە شوقەی دایتی لە زیاتی ئەو پارانە زەرەر لێسە خڕبیتەوە تەوەقع دەکەین بەپی ئەو حساباتانی کراتکە لە نزیکۆ من ئاگاداری ئەو کۆمپانیامە باشە ناگەتە 5 میلیۆن دلار بەڵام بۆ کرا 50 میلیۆن دلار ئەو مبالغەی زیادکردنە لە بازار هەر کۆمپانیایکی عقاری بۆ کرا 50 بەشێک لە کۆمپانیەکانی هەولێر بەداخەوە بیرۆکە و فکردکردنەوەیان وایە لە بازارەکە دەڕوان ئەگەر ئەو کۆمپانیا گەورە بێتە خوارێ ئەوان گەورە دەبن نازانە گەر و کۆمپانی توێشە بێ ئەوان هەر بەزر دەبن شتەکە بزرگ بوو پارەی خەڵک چی بوو یعنی مەسەلەن تواز لەوە بێنە وەفاءن بۆ کۆمپانیای پێشە خۆ کارەتیا کردووە ئێستا توێت بە باشە باسییان کەم ئیشێکی باشە ینی دیارە کوڕێکی نەجیبی بووە قساکی بەڵام قسە ڕاستەکە چیە قسەکە ئەوەیە پارەی خەڵک با نەڵێن خوراوە ئەم کێشەیە چییە ینی پارەکە چی پارەی من بۆ نمونە هاتووم $10 ما بە کۆمپانە X ئەم دەفتەرەی من شوقەم بۆ کڕاوەیان چی بەڵێ کاک محەممەد ناتوانانی دەستی خەڵک بگری ڕۆژانە لە هەولێر و دۆک سلێمانی جێمان لێ دەبی شەریکەک بە ناوی بیتکۆین شرکێک بە ناوی فۆڕەک شرکێک بە ناوی نازانم چ پارەی خەڵکی خوارد و هەڵات ئەو شتانە زۆر ڕوودەداتن خەڵک لە دوو پارە و لە دوو قازاند ئینڤێست دەکەڕێتن باشترین و ئاسانترین ئینڤێستیش چیە عقاراتە خانوبەرەیە ئەویش هەر دەکرێت کابرا پارە لە دراوی ئەلکترۆنیا بۆ نمونە لە زێڕا خەرج نەکەین ئەفەوتێکە چی با لە عقاراتە بکەین عقاراتەکەش دۆخی وایە کاک میران جاوە چۆنە عقاراتەکە لە طموحی زیاتر دروست دەبیتن لە چی کابرا لە مەسەن لە زیاتی پارەکەم نەخورێ نەسووتێ سەفەرێ بکەم بە ئیسراحات هاتم پارەکەم لە فڵانە کۆمپانیادانە بۆ عقاراتەکەش وایە کاک محەممەد بزانە فلیمەکە چۆنە ڕێک ئەوەی کە لە بازار لەو کۆمپانیێت تەمان لە لێک لە قڕوویدەیە حلبوونەکەش خاوەنی کۆمپانیاکە
ئامادەیە هەموو پارەکان بگەڕێنەوە هەر شتێک بە حەق کراوی بەڵام هەر شتێک چوبیتە قالبی ڕیبا و کردن و فرۆشتنی بۆ چیە معاملەکەت چێت خواگەر بەسەر بە سێ دیار پێم بڵێ چی بوو بە کورتی ئەو کارمەندە لەبەرەوەی کە مڵکەی زۆری کڕی و قازانکی زۆر باش لە ماوەی 9 ساڵ دایتە خەڵکی خەرکەی زۆر پارەی دایتی لە ماوەی 9 ساڵی ڕابردوو ئەو کارمەندە کە 9 ساڵ زیاتر بزەم 10 ساڵ دەبی لەو کۆمپانیا کار دەکاتن هیچ غەڵەتێکی بەرامبەر بە کەس نەکردی زۆر باشی بوو لەو ساڵی ئاخری ئەو کێشە دەستی پێ کردی لە سێ پرۆژە ئیشی کردیە لە دویان پرۆژەکە ڕاوەستایە پرۆژەکە کە ڕاوەستە ئیشی نەکردی شوقەکان نەفرۆشایە کە نەفرۆشایە بەپێی عقد پارەی لەسەر بۆ بدە کە خەڵک پارەی لە بۆ ئەو کارمەندەی نەهینایە نەیتوانی پارەکەی بداتن ئەو کارمەندە نەویستە ساحب شەریکی ئاگدار کاتەوە دەستی لە بۆ هەندێک شتی دیکە بردی کە بە حساب قازانجێکی زۆری هەیە ئەگە پرۆژەکە تەواو بیتن مەسن بۆ نمونە شیشی کڕێ مڵکەشکەی کڕێ بە زیاتر دایتی هەمان خاوەن کۆمپانیا کڕیوە شیشی لە کەسێک کڕێ بەرامبەر بە شوقە دایتی ئەو کۆمپانیا بۆی قستەکانی پێتاوەکاتن کۆمپانیەکەش ئیشەکەی پێتاو نەکرا یان تاخیر بووە بازارش بەسەدا شکایە هەموو ئەو شێشانەوەی کردی ئەو کارمەندە زەختی لەسەر دروست بابەتی سو خواردن نییە ئەمە کاکمیرە باشەکی دەستە قالبی سو بەڵام چۆن ئەو کەسە ئیشەکەی کردی لەسەر زەخت تەمان مەجالی تدانیە حرامە و غەڵەتە شتەکە نەدەبا کرابێ بەڵام کرا و ڕۆی ئێستا حەلی ئاسانە حل دەکرێتن ئەوە نیە بەری ئەو پرۆژە حل ناکرێت و خەڵکیش حەقی خۆیتی $10 میلیۆن لای فلانە کۆمپانیا کەواتە $10 میلیۆن نییە حجمەکەی کەمترە بەڵێ هیچ کەسێک ناتانی بڵێ ئەوەندە پارەم لەو کۆمپانیایە لەبەرەوەی ئیواهەیە کڕین و فرۆشتنی کردێ شوقەی کڕێ شوقەکە 10 دەفتەری دایتە ئەو کۆمپانیای ئێستا 10 دەفتەرکە بوویتە 30 دەفتەر بەچە شوقە کڕین و فرۆشتنەکە کە تەماشا دەکەی دەوەرەقە 15 وەرەقەیە با ببیتە 11 دەفتەر ئەوەیە کێش بابەتەکە ئەمەیە من هاتووم $10 تو خۆ بخەرە شوێنی کارمەندە بوو بۆ ماوەی دووسێ خولەک باشە من 10 دەفتەر ماوە بە تۆ توتە ئەوە 10 دەفتەرەکە و بوو بە 30 چەندی کە ئەدەمەوە ئەم 30 مەسەڵەن گۆترا 3 مانجی دیکە 3 مانجیکە من کە ئێستا ئەڵێم $30 لای کۆمپانیاکەی تۆیە 20 سووەکەشم حساب کردووە ئەوەی ڕێک کۆمپانیا ئامادەیە دەکەم باتەوە ئەو سوی ناداتەوە بەپێی قانون نادرێتەوە ئەو کەیسانە زۆربەی چتە قانون و خەڵکەی زۆریش زۆر پێیا بۆ بابەتی سوود بەداخۆ بەڵێ زۆر هەیە زۆر کۆمپانیش دەستی لە هەمان کار بردیە بەشێک لە کۆمپانەکان ئیفلاسیان کردی بەشێک لە کۆمپانیەکان هەروازی لە عقاراتی نایە ئێستا دەڕۆ ئیشەکە دەکاتن یعنی کەیسی زۆر باشەیە ئەو کۆمپانیا چەند ساڵێک پێشتاکە ناوبانکێکی زۆر باشە بوو ئێستا سەرجەم لە قانی قەپات کرد یەک لە قیمە لە قەشی دایتە کەسەشکە ئەسڵ ڕوونی لەگە خەڵکی دابنیشت ئەوانە هەیە بەداخەوە وڵاجا بابەتی سوواخوا ئیعلانی حربەکە لەگەڵ بەداخۆ و ئەمانە ینی ئەوە بۆ یەک وەکو بەشی کۆتایی گفتوگۆکەمان مناجاتێکی ڕەمەزانی پیاناکەی وەمزانی کاتێکی خەلاص بگوتم نەجاتم بوو شتێکمان زاخاوی مێشکمان بە وەڵاهی خراپ نییە بەس چ مناجاتێکی بە ئاوازی تورشی بێ کوردی بێ شعرێکی کوردی بێ خۆشە کوردی بێ وەڵاهی کوردی مشکلێ من کاک محمەشتم زۆر کەم لەبەرە ئەوە یەک لە کێشەکانەوە بەس هەر شتەکێ ئەمە خۆمان وەکو تەریقەت و دین نەقشبەندینە ئەزا لە ناو خۆمانە مەقامی زۆر دەڵێن قادری و تۆ نەقشبەندی مەقامەکەش بەیاتە مهم یەک مەزدەری هەیە قەینە مەقامەکە بەیاتە بەڵێ ئاوازەکە بەڕەحمەتی بێتۆجانە شعرەکەجی کەسایەتێکی هەر نەقشبەندیە دیسان شەوهات بۆ حاڵی من لە دوو دڵی و پڕخەیاڵی من عالەم شێت بوون لە ناڵەی من دیسان شەوهات ما بکەم ناڵە دایم دڵێم پڕ لە خەیاڵم قوربانت بێم مەی هەر شەمی لە تۆ جوانی بەژن و باڵە چاو دەجێڕێم لە حەساران دەگەڕێم وەک شێت و هاران نابینمەوە شێخی جاران هەرچەند نوێژ دەکەم قوربان نوێژم بەتاڵام ئەلحەمدە خوێنێم تۆم لە خەیاڵام
قورآنی بینا دەستی پێدادەم لە دوای شێخی خۆم دڵ بە کەس نادەم بولبول دەخوێنێ لەو چل بۆ ئەو چل هێلانەی دانا قوربان لە سەرداری گوڵ هەرچەند دانیشتم لە بنداری بی زۆرم کێشایە ئاخی غەریبی وەکتەمی لەسەر شاخان بۆت هەڵدێنم ئاخان چاوم چاوەڕێ دەرگای حەسارێ یاخوا بەخێر بێ قاسی دیارێ ئەوش پێشکەش بە شێخ تۆش بەخێر بیتەوە یاخوا ساوی زۆر سپاس یەک پرسیارە لێکم وەکو کۆتایی حەزم تەواو ختامەکە هەر ئەوەیە ختام و میسک بەس حەزم پرسیارەش لێ بکەم ئارەقەت پێکردن دەیتر وەڵامە قامەکە و باشوت ئەوە هیچ دەنگە سۆزێکی زۆر خۆشی تایە ینی ئاوا یاری بە ڕۆحی ئینسانەکەی وەڵا فەرم کاک میران ئەتوانم بزانم ئێستا گرانترین مۆڵک لە هەولێر بە چەندە گرانترین کرێ چەندە پێشتە هەندێک ڕقم دەوترا چەنە ئێستا مەسە گرانترین مۆڵک مەسەن خانوویەکە یان مڵکێکی بازرگانیە وەکو مڵکی خانوو دەتوانین تەقیم بکەین چکە مڵکێک فرۆشا فترێک پێشێستا لە دریمستی ئەگەر لە ئەعلام زۆر بڵاوبووە وایت هاوس ئەوەی وەک کۆشتی سپی بەرامبەر ئیمپایر ئەویش دوای کێشەش تێدا ویشەکەش حەل بوو و بزانم بە 18 ملیۆن دلار قرساندرا بوو غەڵەت نەبم 18 ملیۆن بەڵێ ئەو کات بەڵام ئێستا ڕقمی بچووکتری شەوترا بەڵام ئێستا هەمان خانوو ئەگەر ئێستا عرضی بکەین دەبتە گرانترین خانوو تقریبا لە کوردستان وەکو خانووی مڵک تاپۆ تقریبا حەقی 15 لە بۆ 18 ملیۆن دلارەکە هەیە لەبەرەوەی مەساحەکە گەورەیە 3000 متر بەڵێ لە داهاتووی نزیکی مڵکی زۆر لەوە گرانتر دەبی لە هەولێر چکە ئێستا مەسەن لە هیلز تەماشای بکەین مڵکی زۆر لەوە گرانتری تێدایە پاڤلیۆن مڵکی زۆر گرانتری تێدایە لەوە چکێک لە مڵکانی لە پاڤلیۆن فرۆشا بە 9 ملیۆن 600,000 دلار کە ینی لە بیدایەتەکانی ئەربی هەڵسی شتێدا ینی لە 2 ملیۆنی دەست پێ دەکە بۆ سەری سەرەوە بڕۆ ئەوانش کرێک گرانترین کرێت چەندە کرێ لە مڵک ینی هەیە ئێستا ئەو خانۆ مەسەلەن 6 دەفتەر کرێ دەکە بەڵێ مەسەلەن بە خۆمانەمە 5 دەفتەر کرێمان وەرگرتیە بۆ قونسولیات نیاندا زۆر خانوو هەیە ئێستا بە 4 دەفتەر و بەکرێت چوە لە شەریکاتی گەورەیان قونسولیاتی تێدایە ئێستا مەسەن مڵک بەکرێ بە چەنە بۆ منە لە گەڕەشی وەزیران بێ بەختیاری بێ مەسەن گرانترینی لەوێن بۆ کرێ دریمستی ینی خانووی گەورەی تێدایە بە چەند دەفتەرە هەیە لە 4 دەفتەر و نیو بەڵێ خانووی گەورە هەیە شەریکاتی گەورەی تێدایە قونسولی تێدایە ئەوانە کریان ینی ئەقلشی لە 15,000 دلار کەمتر نییە بۆ سەرەوەی کەمتر نابی بەڵێ ینی وەکو کەسی ئاسایی لێدانانیش دلاریان دەفتەرەکونی بڵێ بڵێ ئەوە بۆ سەرەوە لەبەری ئەو خەڵکی ئاسایی لێدانانشین ئەو کریانش ئاساییە ڕەنگە خەڵکە پێی ناخۆش بی و چۆن دەبی کرێوابی چۆن دەبی نرخ بگاتەوە مڵکە طبعاً کاک محەممەد لە بەغدا لە مەنتەقەی مەنسوور زەوی 3 ملیۆنی بۆ 4 ملیۆن دلارە یەک زەوی 1000 مەتری جێ هەیە دەگاتە 5 ملیۆن دلار خانووەک فرۆشایە ساڵی 94 دروستکرایە بە 9 ملیۆن و نیو 1200 متر بۆ لە بەغدا ینی ئەگەر مقارنە بکە شوێنە ڕاقەکانی بەغدا لە سەر هەولێر زۆر گرانترە زۆر گرانتر ینی هەولێر زۆر هەرزانە یەک شتی دیکەش هەولێر کە بازار باش و کاتی خۆی هەتا 2012 زۆر باش بەڵام 2014 هاتین داعش و کێشانە بازار دابازی لەو کاتی و بازار هەڵنەستایتەوە ئێستاش ئەو شەڕی 120 دەکری ئەگەر بێت ئەو کێشانە نەبە ئێستا بازار دەگەڕاوە زمانی کاتی 2012 کاک میران زۆر بەخێر بێ وەڵام هەنێک نۆتم نووسی بوو گەشتممەتە ئێرە بیسەرانی بەڕێز بینەرانەوانی هینە ئەمانەی ماوە بەڵام بۆ دەرفەتێکی دیکە زۆر سپاس دەکەم کاک میران دەنگت زوڵاڵ بێت بازار گەرم و گوڕ بێ هەمیشە دووربی لە تەراز و بازی نێوەنگیری ئەبێت نەهێڵی نە شیش بسووتێ نەکەباب ئیشەکەی تۆ زۆر قورسە بێت دارەکە لە ناوەڕاستا بگری بەڕاستی جا چۆن لە ناوەڕاستاگری تو ئەو تەوازنە چۆن ڕاگری ئەو ئیتر لێزانی و خۆت و شیرێ بەڕاستی زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ بیسەرانی بەڕێز گفتوگۆی دیکەمان زۆر ماوە لە هەفتەکانی داهاتوە بیکەین ئەگەر
مردنی هێشتی ئەوە هەفتەی داهاتوو دەگەڕێمەوە ئەگەر نەشگەڕامەوە دیارە مردوم ئەگەر مردیشم لە خۆشیان چاوی ئێوە خۆش.